الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە برایانی عزیز، ئێمە ئەمڕۆ ویستمان لە ڕێگەی جەنابتانەوە پەیامێک بدەین بە گوێی خەڵکی کوردستان و عێراقا بۆ لەم کاتی هەڵبژاردنا بۆی بزانن کەوا ئێمە مووقیفمان چیە لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق. ئێمە سپاسی دەستگای هەڵبژاردن و هەموو مەڵبەندەکانی خۆمانەکەین کەوا هەموو ئامادەکارییان کردبوو، هیچ کێشەیەکی نە لە کۆمسیۆن و نە لە مەسئلەی ئامادەکاری مەڵبەندەکانە نەمان بوو. بەڵام دوایەوەی کەوا ئێمە خۆمان وەکو سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی، وەکو مەکتەبی سیاسی، وەکو دەستەی کارگێڕی کە لێرە دانیشتین دیراسەی وەزعەکەمان کرد، بۆمان دەرکەوتکەوە کۆمەڵی هۆکار هەیە وا ئەکاکەوا بزوتنەوەی ئیسلامی بەشداری نەکات. یەکێ لەو هۆکارانە مەسەلەی ساختەکاری. ئێمە جاری پێشوو هەمووتان لەوەتی ئاگادار بن کە هەڵبژاردنەکانی پێشووی عێراق کرا بە ئیعترافی هەموو چاودێرانی سیاسی ئەوەی کە لە ساختەکاری کرا لە هەڵبژاردنەکانی عێراقا بێوێ نەبوو لە هەموو جیهان، یعنی حتا لە ئەفریقایشان نەکرا بوو. ئەوە بوو کەسێکی بە ویژدانی کۆمسیۆنی باڵای بەغدا کە کاک سەعید کاکەیی بۆ هاتە زبان و ئەو زوڵمەی پێ قبوڵ نەکرا و بە ئیعترافی خۆی وتی هەموو بەڵگەنامەکانم لایە کە لە 93 تەزویر کراوە. باشە کە لە 93 تەزویر بکرێ ئێمە مەسەلەن چی بکەین؟ چۆن دەرەچی، یعنی چۆن دەنگ ئەهێنی؟ ئەمانەیش عەزیزەکانم بۆ ئەوە ئەکرێ، یعنی عێراق لەبەر ئەوەی کەوا وەکو دەوڵەت نەماوە، کە نەماوە بۆتە گۆڕەپانێک بۆ ململانەی ئەو هێزە سیاسیە گەورانەی جیهان و حتا بۆ ئەو هێزە ناوچەیانە وای لێ هاتووەکەوە وەکو عملیەکی استیخباراتی کەسێک بەرزەکەنەوە یا حیزبێک بەرزەکەنەوە سەرکەوتنێکی بۆ بەدەست ئێنن و حیزبێکی تریش ژێرەخەن یا کەسایەتێکی تریش ژێرەخەن بۆ ئەوەی کەوا خەڵک دائیمەن لەگەڵ خەڵکی سەرکەوتووایە. سەرکەوتنێک بۆ کەسێ دروستەکەن بۆی خەڵکی لە دەورکۆکەنەوە، یا بۆ حیزبێکی دروستەکەن بۆیەوەکەوا خەڵکی لە دەورکۆکەنەوە، جا چ لە خواروو بێت، چ لە وەسەد بێت، چ لێرە بێ، ئەوە هەیە. و بە هەمان شێوەش کەسێکی تریش ژێرەخەن یا حیزبەکەی ژێرەخەن بۆ ئەوەی کەوا وا نمایشیکەن بۆ خەڵکەوە ئەم حیزبە یا ئەم کەسایەتیە ئەوە تا دەنگی نییە و خەڵک پێی ڕازی نییە. لە کاتێکا کە ئەوە وان نییە، ئەوە بەڵگەنامەکان هەیە کەوا بە تەزویرە، بە تەزویر خەڵکێ بەرزەکرێتەوە، بە تەزویریش خەڵکێ نزمەکرێتەوە. جا لەبەرەوەی کەوا ئەو ساختەکاریە گەورەی کە جاری پێشوو کرا، ئێمە لێرە ئەو حیزبانەی کە دەرەوەی دەسەڵات بوو هەر لە هەولێر دانیشتنمان کرد، زۆر هەوڵمانداکەوە یعنی کارێ بکەین ئەو دەنگانەی کە پێمان درا بۆ هیچ نەبێ بیان پارێزین، بەڵام نەمانتوانی بیان پارێزین. لەبەرەوەی کە جاری پێشوو نەمانتوانی بیان پارێزین، بە چ ڕوویەک و ئیستا داوا لە خەڵک بکەین بڕین وەرە دەنگمان پێ بدە، ئەی ناڵێت چۆن جاری پێشوو نەتوانی بیپارێزیم جارەی پارێزی. لەبەرەوەی چێک بوو لە هۆکارەکان کە هیچ زەمانەتێک نییە بەو سیستەمەی ئێستا کە ئەلکترۆنیە ئەو ساختەکاری جاری پێشوو نەکرێتەوە. لەبەرەوە ئێمە ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان. هۆکاری دووهەم ئەوەی کە ئەبینرێت لە ساحەی عێراقا بەعام بە کوردستانیشۆ، ئەوەیە کە بەڕاستی هەوڵێک هەیە بۆ ئەوەی خەریتەی سیاسی لە عێراقا هەر بەو شێوازە بمێنێتەوە زۆر گۆڕانکاری تیان نەکرێت. یعنی هەر ئەو شێوەی کە ئیستا هەیە بمێنێتەوە زۆر گۆڕانکاری تیان نەکرێت. ئەمەش لە پێناوی ئەوەی کەوا ئەو وەزعە گۆڕانکاریکی جەزری تیان نەکرێت و ئەو خەریتە سیاسی هەر بەو شێوازە بمێنێتەوە دەسەبەن بۆ هەموو ساختەکاریەک و هەموو کارێکی نائەخلاقی بۆ ئەوەی کەوا ئەو وەزعە هەر بەو شێوە بمێنێتەوە، ئەو گەندەڵیەی کە لە عێراقا هەیە هەر بەو شێوە بمێنێتەوە. وەکو محەممەد حەسەنین هەیکەل وتی عێراق بانقێک بوو، کۆمەڵێ دز هاتوونەتە سەری بەڕێوەیە بن. جا ئەوە چۆن ئەهێڵن ئەو کۆمەڵە دزە، جا چ خارجی بێ چ داخلی بێ، ناهێڵن ئەو سەرەت و سامانەیان لە دەست بچێ و هەرچی هەوڵە ئەیدەن بۆەوەی کەوا ئەو خەریتە سیاسی کە ئیسا هەیە هەر بەو شێوە بمێنێتەوە. مەسەلەی خۆشتان ئەبینن، یعنی لە ڕووی ئەخلاقی و ئێمە حیزبێکی ئیسلامین و زۆر هەوڵەدەینەوە ئەخلاقی ئیسلام لە خۆمانە جێبەجێ بکەین. ئەو مەبدەئی کە هەڵمان گرتووە ئینشاءالله
لەیلا نەدەین لەبەرەوە ناکرێ ئێمە بەڕاستی کۆمەڵێشت هەیە کۆمەڵێشت یعنی بتوانین بیکەین وەکو مەسەلەی ئەوەی کە ئەیبینن کەوا ئێمڕۆ لە ژوورە تاریکەکانە هاوپەیمانێتیەکرێ ئەم حیزب لەگەڵ ئەو حیزب یا ئەو حیزب لەگەڵ ئەو حیزب ئێمە ئەو شتانەمان پێ ناکرێت نە لە ڕابردووە کردومانە لە ئایدەی شایکەین نە ئیسێش کردومانە ئێمە ئەوانە ناکەین ئێمە ئەوانە وا ئەزانین کەوا پاشقلدانێکە لە دەنجی خەڵک کۆمەڵە حیزب ڕێەکەوێ ئەو کاتە هیچ مەفهومێ نامێنێتتر بۆ ئەو هەڵبژاردنانە ینی هەڵبژاردنەکان هەل لە ئیسەوە خەڵک پێشبینیە کاکەوە کێ دەرئەچێ و کێ چەند کورسی ئەهێنێ و کێ چەند کورسی ناهێنێ هەل لە ئیسەوە پێشبینی کراوە یعنی حتا ئیسە پێشبینی شەکرێکەوە کێ سەرۆکی پەرلەمانی عێراقە بێ و کێ ڕئیس جمهورە بێ و کێ مەسەلەن چی پۆستێکی تر وەرەگرێت ئەمە کەوا بێ ینی شتێکە پێشبینی کراوە یعنی مەطبەخە و هەموو شتەکان دانراوە لەبەرەوە ئێمە وەکو خۆمان وەکو بجووتنەوەی ئیسلامی بڕیارماندا کەوا بایکۆتی ئەو هەڵبژاردنانە ئەەکەین و بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕائگەێنین کە لەبەرەوەی جاری پێشوو نەمانتوانی پارێزگاری لە دەنگەکانتان بکەین و زۆریشمان هەوڵدا لەگەڵ ئەو حیزبە سیاسیانەی تراکەوە بەرەیەک دروستکەین شتێ بکەین بۆ ئەوەی کەوا ئەو دەنگانە بجێڕینەوە نەمانتوانی بەداخۆ ئەو حیزبانە کە مەسەرەن ئەبینی لەسەر تەلەڤیزیۆن ئەو هەموو ئیدعا گەورە گەورانەکەن دواتر ئەبینی هەر لەگەڵ ئەو حیزبەی کە خۆی پێڵێ گەندەڵ و هەزار و یەک ناو ناتۆرەی لێنێ ئەچێ دەستە خاتە ناو دەستی بۆی کورسێکی باتەیە والحاصل امتیازاتێکی باتێ ئەمە بەڕاستی ئەمە لە ئێمە ناوەشێتەوە لە ئەخلاقی سیاسی ئەمەش ناوەشێتەوە ئێمە لە هەموو تەمەنی سیاسیمانە ئەگەر خەڵکێک گلەیی کردوێ وتێتی بۆ عێرفان قسە ناکە یا بۆ بزوتنەوەی ئیسلامی قسە ناکە ئێمە ئەوەنە قسەمان کردووە کە پێمان هەڵگیرێ لەوە زیاتر قسەمان نەکردووە لەبەرەوە ئەخلاقی ئێمە یعنی وا نییە کە بتوانین قسەیەک بکەین کەوا پێمان هەڵ نەگیرێ و دواتر بچین مل شۆڕکەین ئەوەمان نەکردووە ئەوە نەقسەمان کردووە کە پێمان هەڵگیرابێ هەموو کەسە زانێ کە خوالی خۆش بێ یاخوا کاکشوان لە پەرلەمانی کوردستانە چ ڕۆڵێکی هەبوو چ دەورێکی هەبوو بەڵام بە ئەو پەڕی تەوازون بە ئەو پەڕی حکمت یعنی دژمنی وڵاتی خۆی و گەلی خۆی نەبوو هەوڵێداکەوە لە پەنای هەوڵدان بۆ سەروەری گەلەکەی ڕەخنەیش لە دەسەڵاتی ڕەخنەیش یەگەل لە دەسەڵات گەندەڵی دەسەڵاتیشی قبول ناکرد و الحەمدلله لەوەچێ ئامادەین یعنی کام دادگایش ئەڵێن ئەوەنەی بزوتنەوەی ئیسلامی مەحروم کراوە لەو دەسەڵاتە و لەو خێروبەرە هیچ حیزبێک نەبوو هەموو ئەو حیزبانە خۆیان مەکتەب سیاسیان سوودمەند بوون لەو دەسەڵاتە بەڵام الحەمدلله ئێمە لەگەڵ ئەوەش کە سوودمەند نەبووین لە دەسەڵات بەڵام لە هەمان کاتیشە ئەو هەموو ئیدعا و قسە زلانەمان نەکردووە تەنها لەبەر ئەوەی کەوا ئەخلاقی سیاسیمان ئیجازەی پێ نەداوین کەوا عەوام فریبی بکەین ئەو نەخۆشیە گەورەی کەیسە لە کوردستانە هەیە عەوام فریبی و مزایەدەی سیاسی ئێمە نەمانتوانیوە بیکەین خەڵکی تر کردوێتی هەرکەس کردوێتی ئەوە ئازادە و خۆی و خوای خۆی بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی نەمان کردووە و باجی ئەوەیشمان داوە یعنی باجەکەیشیمان داوە چونکن بەڕاستی خەڵک ئیسە ئەوە تا سەیری تەلەڤیزیۆن و سەیری ئەعلامەکە کێ قسەی ڕەخکا و کێ قسەی تون بکا بەرامبەر بە دەسەڵات ئەوە تقریبا لای مەقبوڵە بەڵام ئەوە نابینێ ئایا ئەم بەشەرە ئایا بەردەوامە لەسەر ئەو قسانی خۆی ئایا مەسەلەن دواتر ناچێتۆ لای دەسەڵات ئایا داوای ناچێتۆ پەنای دەسەڵات داوای شت ناکا لە دەسەڵات ئیمتیازاتی لێوەرناگرێ بەهۆی ئەو قسانەوە ئەو بینی خۆیان و خۆی خۆیان ئێمە ئەوەمان نەکردو و نایکەین جا ئەو پەیامەی ئێمە ئەمەیە کە ئێمە بەشداری لەو عەمەلیە ناکەین لەبەرەوەی کەوا هیچ زەمانێک نییە زەمانەتێک نییە کە ئەو عەمەلیە بە پاک و تەمیزی بڕوە و هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی کەوا ئەو سیستەمە ئەلکترۆنی وەکو جاری پێشوو یادی پێ نەکرێ لەبەرەوە داواکەین لە هەموو دۆستان و لایەنگرانی بزوتنەوەی ئیسلامی بایکۆتی ئەو هەڵبژاردنە بکەن و بەشداری نەکەن و شەرعیەت نەدەن بەو عەمەلیە سیاسیەکە لە بەغدا هەیە و هەمووی گەمەی سیاسیە و هیچی تر هیچ شتێکیان نەکردو یعنی کەوا بزانی
دڵی پێ خۆشکەی بۆ نەبۆ کوردستان نەبوو ئەو هەموو ناوچانەی کەەوە زەرمەند بوون خەڵکی ئەنفال چی بۆ کرا خەڵکی هەڵەبجە چی بۆ کرا ئەو خەڵکی دەڤەری بادینان چی بۆ کرا ئەوانەی کەوا متەزەڕیر بوون باشە بۆ حیزبێکی عەرەبی ئەتوانێت لە جنوبی عێراق ئەوەی چوو بێتە ڕەفەح بە هەزارەها دەیان هەزار نەفەر کە چۆتە ڕەفەح هەمووی دووسێ مەعاشی بۆ بڕیوەتەوە ئەی باش ئەم هەموو مەناتقە لە قەڵاززیە و لە هەڵەبجە و لە گەرمیان و هەتا ئەچێتە سیدەکان هەمووی لە شەڕی ئێران و عێراق و لە شەڕی ناوخۆ لە هەموو ئەو وەزعانە مەحروم بووە لە هەموو هیجرەتی کردەوە خوانی ڕەفەح بۆ کەس نەیتوانی ئیشێکیان بۆ بکات بۆ مەسەلەن کوێیت بەو هەموو دەوڵەمەندیە چون ساحێبی هەیە هەتا ئیسە نزیکەی 50 ملیارد دۆلار لە خەزێنەی عێراقێکی فەقیر برەخراوەتە سەر خەزێنەی کوێیت بەڵام بۆ هەڵەبجەیەکی داماو کە ئەو هەموو کیمیاوێ کرا بەسەریا کەس نەیتوانیکەوە دینارێ لە خەزێنەی بەغاوە بێنێ بیخاتە سەر هەڵەبجە ئێمە عملیەکی ئاوا سیاسی و گەمەیەکی ئاوا سیاسی لەبەرەوە هەر بڕیارماندا کە بەشداری تیان نەکەین لەبەرەوەی کەوا هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ ئایندە وای گەورە ئینشەڵا موفقتان کە ئەگەر سواتان ئەم بایکۆتکردنە پاڵپشتکردن نییە لە تەجویزات لەبەرەوەی لەوانەیە ئەو کەسانی ئەوەتون بۆ دەنگدان خەڵکێک ئەو لایەنانە بچن لە جاپیوان دەنگبدەن کە ئەمە پرۆسەکە لە زەرەری پرۆسەی سیاسی پرۆسەی دەنگدان نەشێتەوە پرسیاری دوم لەسەر دەستەوەی ئیسلامیە لە ماوەی ڕابردووە سەرزانی هەموو تازا کۆنگرێ دەستن بۆ کۆنگرێ نابەتن دەنگێکی ناڕازی لە ناو سەرکردایەتیا هەیە کە دەدوان دوا دەکرێتەوە. بەڵێ سوالی یەکەمت ئەوە طبعا بۆ مەسەلەی بایکۆتکردنەکە ئێمە دڵنیا بەیسا توانم پێ بڵێم کێ دەرەچێ و کێ دەرناچێت یعنی هەمووی دیاری کراوە لەبەرەوە یعنی ئەم عملیە ئەمساڵ لەوە چێ لە پاریش خراپتر بێت هێزەکان زیاتر هەوڵەدەنکەوە تەزویر بکەنکەوە بچنە بەغا لەبەرەوە ئەو هیچ ئیسیفادەیەکی نییە ئەجینا ئێمە خەڵکێکی پاک و باشی شەیە خۆی کاندید کردووە پێمان ناخۆشە شکست دێنێ بەڵام عملیەکە وا ئەڕواکە شکستی پێ بێنێ مەسەلەی کۆنگرەیش ئێمە نەمان تو کۆنگرە ناگرین ئێمە تەنها و تەنها لەبەر مەسەلەی کۆرۆنا ئەوە بوو دواخرا کە دواخرا ڕەمەزانی هاتۆ بەسەرا ئینشاءالله ئێمە هەر کاتێک کە ظروف مناسب بێ کۆنگرە ئەبەسیل دەبێ دواکەوت ئەگەر بەشداری هەزاردەکانەکە لەمەولا ژوورستانی کاری سیاسی لە سوالەکە جوانە ئێمە یەکەم هاوپەیمانی سیاسی لەگەڵ کێ بکەین ئێمە زۆرمان هەوڵدا هەمووتان شاهیدن کە جارێ یەکەم ئەوانەی کە ئێمە بە یەک و تەسەوراتێکمان هەیە وەکو ئیسلامیەکان یا جەماوەری موسڵمان بە حیزبی و لا حیزبی شۆ هەمووی یەک خەیم نەکرا پەشەلمان هێنا بە ئاشکرا هەوڵماندا دواتر پرۆژەیەکمان نووسی ئەو هێزانی کە لە دەرەوەی دەسەڵاتن خۆیان کەینەوە زۆریش هەوڵماندا ئەویشمان هەر بۆ نەکرا هەر نەیان کرد لەبەرەوە ئەی هاوپەیمانی خۆ لەگەڵ دەسەڵات چۆنەکەی تۆ لەو لاواڵەی من بەشێک نیم بە دەسەڵات و لاوچین لەگەڵ دەسەڵات ناکرد ئێمە لەگەڵ دەسەڵات نایکەین پرسیاری دووەم بەڵێ عەفوەن خوا ئەوەی پرسیاری دووەمەکە زۆر جوانە ئێمە ئیستراتیجی خۆمان ئەگۆڕین بە حەقیقەت ئێمە لەمەولا لە جیاتیەوەی ئاوە خۆمان مەشغوڵکەین بە سەرابێک و خۆمان مەشغوڵکەین بە عملەیەکی سیاسیەوە کە هەمووتان ئەیبینن ساختەیە لەبەرەوە ئێمە خۆمان مەشغوڵەکەین لەمەولا بە پەیمانگای کادیران بە کادیرسازی بە پەروەردەکردنی خۆمان و بە مەڵبەندەکان و بانگەواز ئینشاءالله ئەوە ئیستراتیجی ئایندەمانە کە هیچ لەسەر خۆمانەکەین بەڵێ 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 کاکی گیان ئێمە پاسمان کرد ئێمە یەک زەڕە ترسمان نییە لە هەڵبژاردن بەڵام ئەڵێم هەڵبژاردنەکە کۆمسیۆنی باڵای بەغا بە بەڵگەنامەوە تەزویر کراوە یعنی دەنگەکەی منی داوە بە یەکێکی تر ئیتر بە چوو ڕوویەکۆ یعنی کە من نەمتوانیوە پارێزگاری لە دەنگی ئەندامانی خۆم بکەم چۆن بچم یعنی جارێکی تر هەمیتر
حکمت و تەوسێکی بەڵێ فەرمان بەڵێ معمولا لە خۆی گشتی چاودێران پێیان وایە لێدانە لە ئەو حیزبانەی کەبارەیان بچووکە دەنگیان مەحدودە بەڵێ بۆ دانانی ئەمە یەکێکە لەو کارانەی کە حکومەتیانی پاسەکەی داوڵاتیان پێکردووە لە بەروی ناتوانێت کە هەولێر بۆتە 5 بازنە 4 بازنە سلێمانی بۆتە 5 بازنە ناتوانێت کار بکات بەڵێ خۆی کاکەگیان بەعەکسۆ بوو ئەمە بە حساب کە ئەسڵی ئەمەیان بە حساب ئەم بازنەیان بچوو کردو بە حسابی خۆیان ئەمە بۆ ئەوەیان کردکەوە خەڵکێکی تر جگە لەو هێزە گەورانە بێتە سەرەوە بازنەکان بچووکەنەوە ینی بە حسابی پەرلەمانی عێراق و ڕەوتی سەدری و ئەوان خۆ پیشاندەرانی ساحەی تەحریر ئەمە وایە بە نێتێکی پاک وایە بۆەوەی کەوا خەڵکێکی تر خارجی ئەو حیزبانی دەسەڵات بێتە سەرەوە بەڵام ئیستا بینی وانە شتەکە پێچەوانە بۆ تۆ یعنی ئەجینا خۆ ئیستا بڵێن بۆ نیسبەت هەڵەبجەوە بە نیسبەت هەولێر بازێ بازنەی شارەکانی هەوڕانیە ئەمانە ئێمە دەنگی باشمان تایە هەیە و هیچیش ناکەسی بەڵام ئێمە ئەزانینکەوە ئەمە ساختەکاری چۆن لە پێشووکرای سیشەکە ئێمە بەنسبەت دەستور دیارە لە هەموو وڵاتێکە یەسخانبەندی ئەو وڵاتەیە یعنی ئەوە پیشاندا کە وڵات چۆنە ڕوابەڕێ دەستوری هەموو وڵاتەکانی سە بۆ نمونە مەسەرەن ئەمریکا ئێمە شتێکی خۆزیار لە حەدمان نەوتوە ئێمە وتومانە ئەمریکا کە دەوڵەتێکە کە عیلمانیەتی سەباوی نەماوە طبعاً ئێستا عیلمانیەت نەماوە بۆ شێوە ئیلا لە فەڕەنسا و سین نەبێت ئەجینە ئەمریکا عیلمانی نییە بۆ معنای کەلیمە ئەمریکا دەوڵەتێکی مەدەنیە بەخسە یعنی کە جێگەی سەرپۆشێکی تیا بووە لە بەیتی ئەبێڵ یعنی مەدەنی دەوڵەتی مەدەنی فەرموویسە لە قانونی ئەساسیەکەی یا لە دەستورەکەی ئەڵێ ئێمە مەسیحین وە پرۆتستانتیشی هیچ ڕێگر نییە لەو قسە یعنی لەبەرەوە ئێمە ژەمانێ دەستوری کوردستان دەستورێکی مەدەنی بێ یعنی دەوڵەتی مەدەنی دژ بە دین نییە وەکو عیلمانیت دژ بە دینە بەس دەوڵەتی مەدەنی دژ بە دین نییە یعنی دژ بەوە نییە کە ئیسلام لە کوردستانە سەرچاوەی قانون بێت لەبەرەوە ئێمەش ئەوەمانەوێت ئێمە ئەگەر خۆمان مەسەڵەن بۆ نمونە دەسەڵات بگرینە دەست طبعاً دەوڵەتێکی مەدەنی بە مەرجعیەتێکی ئیسلامی ئەگەر غەیری خۆشمان بگرێتە دەست لە کوردستانە حەزەکەی دەوڵەتێکی مەدەنی بێت ئیتر بە شتێکا مهم وایە دەوڵەتێکی مەدەنی بێت ئێمە هەر کەسێ ئێمە طبعاً هەر کەس یەدیانایەت ئەوە خۆیەتی بەرنامەی خۆیەتی ئێمە ئەوەیەکەوە تەمە ناکەین کێ بێت کێ نێت هەر کەس یەت ئەوە درگامان کراوەیە کەسیش نایەت ئاچی خۆیەتی بەڵێ نه مەسەلەی کوردستان جیایە کوردستان بە ئەو قانون ئەلکترۆنیە نایکەن ئەوە جیایە بەڵام ئێمە حیزبی سیاسی ڕاستە حیزبی سیاسی بۆ ئەوەیەکەوە جارە کەلیمەی سیاست یعنی ناشرین کراوە لە کوردستان ئێمە پێش ڕاپەڕین علوم سیاسیمان خوێندووی زە کابرای مەسەلەن ئەوامفری بێت سیاست فێری منکە مەسەلە سیاست گەشەکردنی کۆمەڵگایە سیاست گەشەکردنی دەوڵەتە سیاست ئازادیەکانە سیاست نەهێشتنی گەندەڵیە سیاست شەفافیەتە بەڵام ئایا ئیستا ئیمڕۆ لە کوردستانە لە عێراق ئەمە هەیە ئەمە نییە یعنی ڕێگەت لێ ئەگرێت و ئەم شتانە یعنی عملی سیاسی خەریکە باوەڕکە ئەچێتە بنبەر یعنی ئەگەر ئاوا بڕوا عملی سیاسی ئەچێتە بنبەر بەڵێ ڕاست
یەکەم لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی ئێمە هیچ ساردیەکمان نییە و هاتوچۆ بەردەوامە و هەروەکو جارانین و هیچ کاتێکیش پەشیمان نین لە شتێکە کردبێتمان نە پەشیمان بووین و نە علاقاتیشمان سارد بەنسبەت بەشی بڕگەی دووهەم بەڵێ ئێمە ئەو پەزیشان هەروە بووین کاکیجان ئێمە عەرزم کردن یعنی ئێمە ئەوەنە کە ئەتوانین هەڵیگرین ئەیکەین ئەوەنەی کە بتوانین چونکن ئینسان بەڕاستی ئەگەر ئیسە ئێمە شتێک بیڵێن و پێمان هەڵ نەگیرێ خیانەتکردنە لەو خەڵکە دەبەر ئەوەنەی کە پێمان بکرێ ئەوانە قساکەی و هەوڵی زۆریشمان داوە و پرۆسەیشمان تەقدیم کردووە لە وەختی خۆی لەگەڵ کاک نەوشیروان دوو بە دووش دانیشتوین قسەمان کردووە لەگەڵ حیزبەکانێکێتی پارتی هەمووی دانیشتوین بەڵام حەزمان نەکردووە بە حەقیقەت لە میدیاکانە بازێ مزایداتی سیاسی بکەین تەبیعەتی ئێمەوانە ئەوە خۆ ئەیبینی بە ئاشکرا کابرا جنێ و بە دەسەڵاتەدا و بەیانی بین دەستی لە ملی دەسەڵاتە ئەی چۆن ئەی مزایدە نییە بەڵێ بەڵێ ئێمە ئەوەی کە لە پێشووتر کردومانە هەرچی لە توانامانە بێ لە هەوڵدان بۆ میلەتی خۆمان ئێمە هێزێکی ئیسلامی نەتەوەیی بووین یعنی نەتەوەی کورد ئەوەی پێمان کرابێ کردومانە لە زمانی بەعسە لە پێشمەرگایەتی لە گیانپیتایی لە هەموو شیشایەتیمان بۆدا هەتا ئیستەیش هەر بەردەوام بووین لەوەی کەوا هەرچیمان پێکرابێ لە پێناوی میلەتی خۆمان کردومان هەرچیمان پێکرابێ بۆ نەهێشتنی گەندەڵی و هێنانەکایی سیستەمێکی سیاسی تۆکمەی جوان کردومانە هاوارمان کردووە کە و سیستەمە شلە بەگوێیان نەکردووی بەڵام بۆ لە مۆلاکە فەرمیت بەڵێ ئێمە لە مەولا لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترە کە بێلایەنن لەگەڵ خەڵکێکی تریش کە حتا ڕێکخراوەکان ئێمە بەنیازین ئینشاءالله جم و جۆڵ و چالاکی سیاسیمان فراوانترکەین باشترکەین باشتر چینە ناو کۆمەلگا و کاریگەری باشتر ئینشاءالله دانین لەسەر کۆمەلگا یانی خۆمان بەم سەرابشتەوە زیاتر مەشغوڵ نەکەین بەڵێ 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 چۆن کاکیان ئێمە کیانێکی لە کوردستانی عێراق ئەم کیانە چەند خۆشە یعنی کورد چۆن ئیستا مەسەلەن ئێران بۆ نمونە شتێکی هەیە بە ناوی ئەمنی قەومی هاتووە لەسەر ئەساسی پارێزبوون نەیکردووە لەبەرەو تورکەکانی لێ ئەڕەنجا لەسەر ئەساسی شیعەبوون کردوێت هەرچی شیعەیەک لە دنیا هەیە یەک دیفاع لە ئەو کیانەکە کە ناوی ناو ئوم القورا کە ئێرانە یعنی حەسەن نەسڕوڵڵا لە لوبنان ئەڵێ ئێمە ئامادەین لە پێناوی ئێرانە هەموو شتێک دەستی خۆش بێ یعنی ئەوە واکە ئێمەش چەند خۆشە وەکو کورد وابی ئێمەش لە باشوورا ئیسە کیانێکمان هەیە ئەم کیانە نابێ بە حەقیقەت هیچ هێزێکی کوردی تر بیکا بە قوربانی مەسەن کۆمەڵی مەسائلی سیاسی ئەبێ هەمووی لە پێناوی ئەم کیانە و ئەمنیەتی ئەم کیانە هەوڵ بدەیت جا لەبەرەوە مەسەلەن ئەو شتانە من پێم وایە ئەبێ ئینشاءڵڵا ئاستی هەمومان هەموو هێزە کوردیەکان لە کوردستانە ئابۆ شێوە بیکات سەری هەموو لایەن خۆش دەستمان کەستی ئەوەش خۆش